ئەمڕۆکو بەڕێوەبەری ڕێکخراوی کوردستان هێڵس لێرە ئامادەین بە پێویستمان زانی کە ئەمڕۆ بەروادیەکی 6 ڕۆژی جیهانی مناڵانە ئەم یادە پیرۆزە لەگەڵ مناڵە چاوجوانەکانی ئێرە بکەینەوە چونکە بەجددی ئەمان پارێکی دەرونی جیاوازیان هەیە و ئێمەش پێمان وایە بەخشینی هەر دیاریەک خستنە سەر لێویان ئەگەر خەندەیەکی بچووکیش بێ بە هیوا هێزێک بۆ داهاتویان لەبەرەوە بە پێویستمان زانی ئەمڕۆ لەگەڵ مناڵانی نەخۆشخانەی هیوابین چالاکیەکانمان ئەمڕۆ زۆرن و کۆمەڵێک لایەن و سپۆنسەری ئێمەیان کردو متمانیان بە ئێمە بەخشی و سوپاسیانەکەین بە هیوایەوەی کە کەسانی تریش بێنە ناوە و هاوکار بن لە چالاکیەکانمانە لەوانە کۆمەڵێک گەنجی جوانجلی گاڵتەجارەکان لەبەرەکەن بۆی دڵخۆشی و بزەیەک بخەنە سەر لێوی مناڵەکان لەوانە نقل و شیرینی و چارەساتی دارە تەوازە کە بۆکسی زۆر جوانی پڕ لە نقل و شیرینیان بۆ مناڵەکانمان ئامادە کردووە هەروەها خنجی لەو ژیکەڵە کە کۆمەڵێک دیاری زۆر جوانیان بۆ مناڵەکانی ئێمە ئامادە کردووە هەروە بەسپاسەوە بۆ خوانی ڤینۆس فود بۆ ڤینۆس خان کە خوانی نیۆڕی ئەمڕۆی بۆ هەموو مناڵەکان ئامادە کردو متمانیان بە ئێمە بەخشیوە لەبەرەوەی من خۆم پێشتر توشبووی شێرپەنجە بووم لێرە لەناو ئازارەکانی ئەوانە بووم و هەموویم بینیوەکو ئەوان و پێم وایە هەر بزەیەک هەر خەندەیەک هەر دەستگرتنێک هەر باوەشێک ئەتوانێت ڕوحێکی زنوو بکاتەوە بەبەری ئەو مناڵانەیە و بەبەری هەر توشبوویەکی شێرپەنجەیە لەبەرەوە بە پێویستی ێزانم نەکەر ئێمە ڕەنگە ئێمە توانامان سنووردار بێ بەڵام نەکەر ئێمە هەموو لایەنەکان بێنە سەر خەت و کە چاویان بە تایبەتی لە مناڵانی نەخۆشخانەی وابێ هەموو مناڵان من ئەمڕۆمێ لێرە و پیرۆزبایی ڕۆژی مناڵان لە هەموو مناڵان و لە مناڵەکانی خۆشم بکەم بەڵام بە پێویستم زانی ئەمڕۆ مناڵەکانی خۆم جێبێڵم و بێمە نەخۆشخانەی هیوا بۆەوەی کە ئەمڕۆ ئەم ڕۆژە پیرۆزە لەگەڵ ئەمانابین تا بتوانین هیوا و خەندە بۆ ئەمان بگێڕینەوە بێگومان زۆر جار لێرە و لەوێڵم هەر مرۆڤێک کە تا خۆی لەمسی ئازارێک نەکات ناتوانێت بە تەواوەتی هەستی پێ بکە من پێشتر هیچ کاتێک فکری ئەم شتانەم نەبووە تەنانەت ئەگەر بەلای نەخۆشخانەی هیوا ڕۆشت بێتم ڕەنگە لە دوورەوە سەیرم کرد بێگینا نهاتوومەتە نەخۆشخانەوە تا ئەو ڕۆژەی قەدەر منی هێنایە ئێرە باری دەرونی نەخۆشەکان زۆر گرینگە چەندێک عیلاج دەوری هەیە دوو ئەوەندە باری دەرونیان دەوری هەیە یەخوا لەشتان ساغ بێت بەڕاستی دڵخۆشیە بۆ مناڵەکان لانی کەم هەر تۆزێ خەمەکەیان بیرەچێتەوە ئازارەکان بیرەچێتەوە بەردەوام پێویستیانە بەردەوام یعنی سواز بۆ خوا خەسخانەی هیوا زۆر بە خزمەتن بۆ نەخۆشەکان یعنی لە سەری ساڵە لە جەژنەکانە لە هەموو کاتێکان نەخۆشەکانیان بەسەر کردوێتەوە دەستخۆشیم بۆ هەموو ستافی خەسخانەی هیوا هەیە.